بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 1998 ئەو لاپەڕەیە باسی بابەتە چی نوێ بابەتی ڕێژە و تێکرا لێرە نووسرایە ئەگەر نمونەیەکمان بۆ زەنگی ئازادی دروست کرد کاتە ئەوە دیارە زەنگی ئازادیە کە زەنگەکی زۆر قورس و گەورەیە دەمانەوێت نمونەک دروستکەین واتە زەنگەکی کە دروستکەین گچکەتربی بەڵام هاوشێوەبی لەگەڵ ئەو زەنگەی بە پێوەری ئەو وشەیە زۆر گرنگە پێوەەر واتە چەند گچکەی دەکەینەوە 1 بۆ 45 واتە 45 جار بچووکی دەکەینەوە ئەو زەنگە نوێیە نمونونەکە بچووک دەبێ دەتوانرێ هەڵبگیرێ واتە دەتوانین ئاوها بەدەست هەڵی بگرین لێرانە وەکو دەبینین بەدەست ئەو زەنگەکە کچکە کرایتەوە ئەوە نمونونەکە بەڵام ئەو زەنگەی ئێرە کە زۆر زۆر قورسە کەس ناتوانێ هەڵی بگری بە پێوەری 1 هەتا 45 یان 1 بۆ 45 مانای چییە؟ هەر پێوانێک لە نمونونەکە یەکسانە با 1 دابەش 45 پێوان لە زەنگەکە واتە 45 جار گچکەی دەکەینەوە و 1 بەسەر 45 ئەو جا دەکاتە ڕێژە ئەوە ڕێژەیە بە چ ڕێژەک بە ڕێژە 1 هەتا 45 واتە 1 واتە هەر 45 بۆ وێنە سانتیمەتر دەبیتە 1 سانتیمەتر هەر 45 مەتر دەبیتە 1 مەتر هەر 45 ئەگەر ملیمەتر بوو دەبیتە 1 ملیمەتر ئەوها گچکە دەکرێتەوە پێی دەڵێن ڕێژە کەواتە ڕێژە بەراوردە لە نێوان دوو ژمارە ئەو دوو ژمارەیە ژمارەك لە سەرە ژمارەك لە ژێرە ئەوە بەراوردە لە شێوەی کەرت دەنووسرێ دەتوانرێت ڕێژە بە 3 ڕێگە بنووسرێ یەکەمیان بە ڕێگەی وشە دەنووسین 1 بۆ 45 یان بە ڕێگەی هێمە 1 بۆ ئەو دوو خاڵی لەسەر 1 ئەو هادادەنێن ڕێژە 1 بۆ 45 دەخینینەوە بەڵام نووسینەکەی ئەو هەیە یان دەنووسین 1 بۆ 45 1 لەسەر 45 بەڵام دەخینینەوە 1 بۆ 45 کاتە ئەو 3 ڕێیە هەیە ئەو ڕێیە و ئەو ڕێیە و ئەو ڕێژ لە کاتی نووسین هەمووشیان هەر دەخینینەوە 1 بۆ 45 یەکەکە ڕادەی یەکەمە 45ەکەش ڕادەی دووەمە بیخوێنەوە 1 بۆ 45 ئەوەش خینەوەکەیتی دەتوانرێ ڕێژە بنووسرێ بۆ بەراوردکردن لە نێوان دوو هێندە لە نێوان بۆ وێنە بەش بۆ بەش یان بەش بۆ هەمووی یان گشت یان گشت بۆ بەش کەواتە ئەوەش زیاتر لەوانەکانی داهاتوو ڕوون دەبیتەوە مانای چییە بەش بۆ بەش و بەش بۆ گشت و گشت بۆ بەش ئێستا نمونە یەکەم دەخینمەوە لێرە زەنگە گەورەکان لە جیهان لە کانزای زەنگ دروست دەکرێن تۆزێک شکم هەیە گومانم هەیە لەو وشەی کانزای زەنگ هیچ جێم لێ نەبووە کانزایەکە بیناوی زەنگ بی ئەوەی ڕاستی بی زینک هەیە ئەوها زینک ئەوها دەنووسرێ زینک ئەو هەیە کانزایە بەڵام زەنگم گوێ لێ نەبووە لێرەش نووسرایە پاشان لە هەر 4 کیلۆگرام لە کانزای زەنگ 3 کیلۆگرام مسە 1 کیلۆگرامیش تەنەکەیە کەواتە ناتوانین بڵێن کانزای زەنگ ئەگەر ڕاستیش بی چونکە کە دوو
کانزای تێکەڵ دەکەین ئەوها 3 کیلۆگرام مسواتە ئەو کانزایە لەگەڵ 1 کیلۆگرام تەنەکە کە تێکەڵیان دەکەین دەبیتە 4 کیلۆگرام. ئەو کات ناوی لێ نانین کانزە، ناوی لێ دەنین تێکەڵە، چونکە 2 کانزای تێکەڵ دەکەین. 3 کیلۆ لە مس 1 کیلۆ لە تەنەکە دەبیتە 4 کیلۆ. ئەوەی ڕاستی بە ئینگلیزی وابزانم ناوی برۆنز، لێرە نووسیتیان زەنگ، ئەمن شکم هەیە لەو وشەی. بەڵام هەرکووەک هەبی دەزانین 2 کانزای تێکەر دەکەین، ئەو تێکەڵاویەمان بەدەست دەکا کە دەتوانین زەنگەکانی پێ دروستکەین. ئەم ڕێژانەی خوارەوە بنووسە. یەکەم جار کیلۆگرامە مسەکان بۆ کیلۆگرامە تەنەکەکان. گوتمان مسەکە 3ە، تەنەکەش 1ە، کەواتە دەنووسین 3 بۆ 1، 3 بەش بۆ 1 بەش، 3 بەش مس 1 بەش تەنەکە. ئەوە نووسیمان. ئەو جارەی کیلۆگرامە مسەکان بۆ هەموو کیلۆگرامەکان دەنووسین 3 بۆ 4، 3 بۆ 4 چونکە هەمووی 4ە کە تێکەڵەی برۆنسە، مسەکەش لە چاو هەمووی دەکاتە 3 بۆ 4. 3 ئەوە بەش بۆ گشت، لێرە بەش بۆ بەش، 3 بەش بۆ 1 بەش، لێرە 3 بەش بۆ 4 بەش. ئێستا هەموو کیلۆگرامەکان بۆ کیلۆگرامە تەنەکە هەمووی 4ە، تەنەکە 1ە، کەواتە 4 گشت بۆ بەش، گشت 4ە بەشیش 1ە. کاتە بە زۆر شێوە دەتوانین ڕێژە بنووسین. ئێستا دێینە لای ڕێژەیەکانی هاوتا. ڕێژەکانی دەنوێنرێن بە کەرتە هاوتاکان. هەندێک جار بۆ وێنە لێرە 3 بۆ 1 دەتوانین بنووسین 6 بۆ 2، هەردەکا 3 بۆ 1. کوزانیمان 6 و 2 سەرە و ژێرەی ڕێژەکەی جارانی 2 دەکەم. دەتوانم بنووسم 9 بۆ 3، سەرە و ژێرەی جارانی 3 دەکەم، کەواتە ئەوە کەرتە هاوتاکانە بۆ ئەو کەرتە. دەتوانین بە هەزاران کەرتی هاوتا بنووسین بۆ هەر کەرتێک کە بمانەوێ. پێی دەڵێن ڕێژە هاوتاکان. لەو نمونە 2 3 ڕێژەی هاوتا بنووسە بۆ بەراوردکردن لە نێوان ژمارەی درەختەکان و ژمارەی هێڵەکان. گەرە من تەمەشای ئێرە بکەم، چەند درەختم هەیە؟ 2. چەند هێڵم هەیە؟ 3. ئەگەر بمەوێ ڕێژەکەی بە جۆرەشکە بنووسم، تەماشای ئێرە دەکەم. چەند درەختم هەیە؟ 4. چەند هێڵم هەیە؟ 6. 6 هێڵم هەیە. ئەو جارێگەر تەمەشای هەمووی کەم وێنەکە چەند درەختم هەیە؟ 6. چەند وێنەم هەیە؟ 9. ئەوانە هەموویان ڕێژەی هاوتان. چ بنووسم؟ 2 بەسەر 3. چ بنووسم؟ 4 بەسەر 6. چ بنووسم؟ 6 دابەش 9، 6 لە 9. هەمووی یەک شتە، هەمووی هاوتایە، چونکە کەرتەکان دەتوانم کورت کەمەوە، دەتوانم درێژیشیان کەمەوە. بە هەوەسی خۆم کوو بمەوێ ڕێژەی یان کەرتی هاوتام بەدەستێ. ئەوە مانای کەرتی ڕێژە هاوتایەکان. ژمارەی درەختەکان دەتوانم بنووسم 6 بۆ 9. ئەوجە 6 بۆ 9 پاشان کورت دەکەمەوە، دابەشی 3 دەکەم، سەرە و ژێرە دەبیتە 2 بۆ 3. ئەگەر بمەوێ زیاتر کەرتەکەی دوور و درێژ کەمەوە، جارانی 2 دەکەم، دەبیتە 12 بۆ 18. جارانی 3 دەکەم، دەبیتە 18 بۆ 27. کەواتە
بە ملیۆنان کرد دەتوانم دروست بکەم تەنیا بە جارانی سەرە و ژێرە بە هەمان ژمارە یان بە دابەشی سەرە و ژێرە بەسەر هەمان ژمارە. ئەو کەرتانم کە بەدەست دێ پێیان دەڵێن کەرت یان ڕێژە هاو تاکانواتە هەمان بەهایان هەیە، هاوتانە هەمان بەهایە بەڵام شێوەیان جوودایە. ئەو مانای هەیە ڕێژە هاوتاکان یان کەرتە هاوتاکان. ئەگەر تەماشایەکی لاپەڕای ١٩٩ بکەم لێرە تۆزێک بزانین تێکڕا مانای چییە؟ تێکڕا ڕێژەیەکە لە نێوان دوو هێندە، ئەویش لە نێوان دوو هێندە کە دەپێورێن بە دوو یەکەی جیاواز. مانای چێ دوو یەکەی جیاواز؟ واتە ئەمن ڕێژەکم هەیە بۆ وێنە لێرە ١٠٠ لێرە سەدەکە ڕەنگە دیناربی، لە خوارێش بۆ وێنە دوو ڕەنگە کیلۆگرامبی، دینار نەبی. ئەوە پێی دەرێن یەکەی جیاواز، واتە پێوەری جیاواز. ئەو کات کە پێوەرەکان جیاواز بوون پێی دەڵێن تێکڕا. تێکڕا ڕێژەیەکە لە نێوان دوو هێندە دەپێورێن بە دوو یەکەی جیاواز. بۆ وێنە وا دابنێکە بزوێنەری ئۆتۆمبیلەکەت 12,000 خول لە 6 خولەک دەسوڕێتەوە. خول واتە سوڕانەوە هەتا دەگەینە جێی جاران، ئەوە یەک خولی پێدەڵێن، یەک دەورە، یەک سوڕانەوە. ئەگەر ئۆتۆمبیلەکە 12,000 جار بسوڕێتەوە لە 6 خولەک کەواتە تێکڕایەکە دەکات چ؟ تێکڕایەکە دەینین ژمارەی خولەکان دابەشی ژمارەی خولەک دەکەین، 12,000 دابەشی 6 دەکەین، بزانین لە یەک خولەک چەند جار دەسوڕێتەوە. کە 12 دابەشی 6 دەکەین دەبیتە 2، کەواتە 2000 جار 2000 خول 2000 جار دەخولێتەوە لە یەک خولەک. ئەوە پێی دەڵێن تێکڕای یەکە، واتە لە یەک خولەک یان لە یەک کیلۆگرام یان لە یەک گرام یان لە یەک کاژێر. تێکڕای یەکە لە یەک. ناوەندە خێرا بریتیە لەو دووریەی دەبڕێت لە یەکەی کاتدا. هەمیشە ئەگەر داوامان لێکرا ناوەندە خێرا واتە مەبەستمان لە یەکەی کات دەبی کاتەکە یەک بی، یان یەک خولەک یان یەک چرکە یان یەک کاژێر یان یەک ڕۆژ، یەک هەفتە، یەک ساڵ، یەک سەدا، هەرچبی تەنیا یەک بی، کێشەمان نییە، تەنیا یەک بی. 400 مەتر لە کاژێرێک کەواتە ناوەندی خێرایی بریتیە لە تێکڕای یەکە. هەمان شتە، چ ناوەندە خێرایی بی چ تێکڕای یەکە بی، هەمان شتە لە یەک. بە تەماشای نمونەی سێش بکەین. دووری نێوان دوو شار 225 کیلۆمەترە. کرمانج ویستی لە شارێکەوە بچێتە شارێکی تر ماوەی 150 کیلۆمەتر بە دوو کاژێر، ماوەی 150 کیلۆمەتری بە دوو کاژێر بڕی. بەم تێکڕایە پێویستی بە چەند کاژێر هەیە بۆ ئەوەی لە شاری یەکەم بچیتە شاری دووەم؟ واتە هەر 150 کیلۆمەتر بە دوو کاژێر دەبڕی کرمانج، ئەدی 225 کیلۆمەتر بە چەند کاژێر دەبڕی؟ لێرە چیان کردیا؟ لێرە 150 دابەشی دووی دەکەین هەتا بزانین
لە یەک هەتا بزانین ڕێژەی یەکە یان تێکڕای یەکە چەندە، کە زانیمان چەندە ئاسان دەبی ئیشەکە. 150 دابەشی 2 دەکاتە 75 کیلۆمەتر لە یەک کاژێر. هەر کاژێرێک بڕوە 75 کیلۆمەتری دەبڕی، بە یەک کاژێر 75. ئەوە تێکڕای یەکەمان دیتەوە. ئەوجا ئێستا بزانین 225 چەند جار بەقەد 75. 75 ئەگەر ئەمە جارانی سێی بکەین دەبیتە 225، کەواتە 225 بە 3 کاژێر دەبڕی. یان ئەو هەمان دەکرد یان دەتوانین 225ەکەی دابەشی 75 بکەین، ئەو هاش دەبی بزانین بە چەند کاژێر دەبڕی. ئەو هاش دەبوو، بەڵام لێرە 75ەکەیان هینایە جارانی ژمارە سێ کرایە هەتا بزانین دەکات چەند. هەرچەندە ئەوە ڕێکی ئاسان نییە، چونکە کوزانیان دابەشی جارانی سێ بکەم، باشتر وایە 225ەکەی دابەشی 75 بکەین هەتا سێ دەربچی، ئەوە ئاسانترە بەڕای من. کەواتە کرمانج پێویستی بە نزیکەی 3 کاژێرە بۆ بڕینی دووری 225 کیلۆمەتر. لێرە چونکە ئەوانەیە تەنیا خوێندنەوە و تەماشاکردنی نمونونەکان بوو، ڕەنگەوانەیەکی تۆزەک وشک بێتە بەرچاو، بەڵام لەوانەی داهاتوو لە کاتی ساختکردنەوە و ڕاهێنانی ئاراستەکرا و زۆر زۆروانەکە خۆشتر و ئاسانتر دەبی بە دڵنیاییەوە. هەتا ئەوانەی داهاتوو خوێندکاری ژیر هەر بژی.